کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمی نێوبوونەوەی لە کۆڵناوە بۆ یەکادران و لایەنگران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دڵخۆشن بە بەستنی کۆنگرەی حیزبی خزمەت و ڕۆژانی سەختی خەبات یەکێتیەکەی خۆیان. ئەم کادرانەش پێیان وایە کۆنگرە توانیوێتی گڕوتینی زیاتر لە جاری جاران بکاتەوە بەبەر یەکێتی نیشتیمانی کوردستاندا. زۆر پێخۆشحاڵین بە بەستنی کۆنگرە. خۆی سەرکەوتنی کۆنگرەکە یعنی ئیتر بەڕاستی ئەمە گڕوتینێکی یایەوە بە یەکێتیەکان یەکێتە دڵسۆزەکان یەکێتە خوێن سەوزەکان. ئەم کۆنگرەیە ئومێدەوارین خوێنی تازە خوێنی گەنج بێتە ناو ئەم سایە یەکێتی نیشتیمانی کوردستان بە قووەت بێتەوە بە یەکێتیەکەی جاران ڕۆحی جەنابی مام جەلال شادە بێ و شاد بووە بە بەستنی ئەم کۆنگرەیە. دیارە بۆ خۆی ئەنجامدانی کۆنگرە سەرکەوتنە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. لەم کۆنگرەیە یەکێتی خۆی نوێنکاتەوە نوێ بێتەوە و یەکێتی بەهێزە بێت. ئینشاڵڵا یەکێتی کە بەهێز بوو هەرێمی کوردستان بەهێز دەبێت، کە هەرێمی کوردستان بەهێز بوو حکوومەتی عێراق بەهێز دەبێت، واتە هاوشێشەی ناوخۆیی و دەرەچی و ناوچەی لە بە ئاخارێک ترە ئەڕواوە بە ئاخارێکی باشترە ئەڕوات. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەر سەردەم و قۆناغێک کە هاتبێتە پێش پلان و بەرنامەی تایبەتی هەبووە بۆ بەڕێوەبەری و چارەسەری لە قۆناغە جیاوازەکاندا. بۆیە ئێستاش بە بەستنی کۆنگرەی چوارەمی جارێکی تر حیزبەکەی سەرۆک مام جەلال بۆ ئەم قۆناغەش بەهێزێکی ترەوە لە گۆڕەپانی سیاسی بەردەوام دەبێت. کادیرانیشی ئومێدی زیاتریان بە حیزبەکەیانە کە لە دوای کۆنگرەش زیاتر و زیاتر لە هەر 44 ساڵەکەی خەباتی خزمەتی کادیران و کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. بەڕاستی گڕوتینێکی تازە خاتە ناو گەنجەکانەوە، گڕوتینێکی تازە خاتە ناو کادیرانی یەکێتیەوە. ئەمە دڵخۆشکرێکە و ئیشەڵڵا بەرەو نوێبوونەوە بەرەو سەرکەوتنی یەکێتی. کۆنگرە نوێبوونەوەی یەکێتیە. ئێمە حەزەکەن یەکێتی نوێ بێتەوە، لە هەموو کادرەکان حەزەکان یەکێتی نوێ بێتەوە. ڕۆحی مام شاد بکەین کە ئەوە بڵێن مامە هەڵسەرەوە. ئەوە کۆنگرە بە ترێک و پێکی چووە سەر. کۆنگرە بۆ هەر حیزبێکی سیاسی دەبێتە مەشغەڵ و بنەمای هێزی زیاتر بۆ ئەو حیزبە. ئەمڕۆژ یەکێتی کە کۆنگرەی چوارەمی بەستووە و خاوەنی هەزاران کادیری گەنجە دەتوانێت لە هەر حیزبێکی سیاسی زیاتر خۆی نوێ بکاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوارەمی خۆی بەست و کادرەکانی هەموو ڕویان لە هۆڵی کۆنگرە کرد. وەکو ئەم دەرگایەش جارێکی تر ژیانیان کردەوە بەبەر حیزبەکەی خۆیانە و هەنگاویان نا بەرەو نوێبوونەوەی حیزبەکەی سەرۆک مام جەلال. بۆیە کادرانی ئەم حیزبەش هەموو هیوا و ئومێدێکیان لەسەر کۆنگرەکەیان هەڵچنیوە و دوای کۆنگرەش هەڵچنیوە کە خوێنێکی نوێ و هێزێکی نوێ ئەکرێتەوە بەبەر یەکێتیەکەی جاری جارانە. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.